بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. برانی بەڕێز و خۆشەویستم لە وانە و دەرسی ڕابردوو هاتنە ناو بەشی سێم لە بەشەکانی بابلین حکمی شەرعی بە ناونیشانی المەحکوم فیه. محکوم فیه گوتمان ئەو کارە ئەو فیعلەیکەوە مکلف ئەنجام دەدا کە خیتابی خۆی پەروەردیار بەسرایتەوە بەو کارە، جا ئەو کارە تاوەکو دروست و ڕازبی لە ڕوو ئوسولیەوە بۆ ئەوە ئێمە ئەنجامی بدەین. لە دوو ڕوە ئوسولیەکان تەمەشا کردووە، لە ڕووەک ئایا ئەو مەرجانە چین پێویست دەکات لەو کارە بێتە دی تاوەکو ئێمە بڵین ئەوە مکلف پێویستە جێبەجێ بکە لە ژیانی ڕۆژانەی خۆیدا. لو الروى قطبان دو مرزي سرشيها يقلون أويا أن يكون معلوما للمكلف علما تاما دبيت أو كارا أو فعلا بتواوتي أشكرا والروم بي للاي مكلف تا أنزام بدا كاتاقر مكلف آقاداري بو كارا نبو أو للرو شرعي وبي مكلف نيا. خالد ومنش قطبان أن يكون الفعل المكلف به مقدورا للمكلف أو کارێکەوە على ئەساس مسلمانەکە یان مکلفەکە پابەندی پێ و دەبی ئەنجامی بدا، ئەو کارێش دەبی لە توانا و دەسەڵاتی مکلفی بی. هەر کاتێک لە دەسەڵاتی مکلف دەرچوو ئەوە ئەو کاتی مکلف لە ڕووی شەرعیەوە پابەند نابی پێ. ئەوە وەکو بڵێن بیرخستنەوەیەک لە بۆ وانە و دەرسی ڕابردوو. لە دەرسی ئەو ڕۆمان دەست بۆ پێ دەکەین لە بەشی دووەمین کە پەیوەندی بە محکوم و فيه كهبي أويا الجهة التي تضاف إليها هذه الأفعال أو كارانيك ما أنزامي ددين ددريتا بال شيء كارك ددريتا بال خوي پرورديار يان ددريتا بال بشر وآدمي زاد وإنسان ما تا ولامي أو بسيارة بدينوا همو أو كارانيك إنسان أنزامي ددا بریتین لە دووشت یەک لەوان دەبتە دوو بەش یان بەواتایشی دەتوانێت بڵێن دەبێت بە چار بەش. کارەکان یان ئەوەتە ئەوەیە سەتا سەد پەیوەندی بە کۆمەڵگە هەمووەیە وەکو مجتەمع. کارەکان یاخۆت پەیوەندی بە تەنیا بە تاکوەیە وەکو هەر شەخصەک و ئەو کارە پەیوەندی بە ئەوەیە، یاخۆت پەیوەندی بە کۆمەڵگە و تاکوەیە دوولایەنەیە. جا ئەوەی کە پەیوەندی بە کۆمەڵگە و تاکوەیە جاری وا دەبی لایەنی ماف و حەقی کۆمەلگەکە زیاتر لە ناودایە، جاری واش دەبی ماف و حەقی تاکەکە زیاتر لە ناودایە. ئەوە چۆنە ئێستا باز دەکەین. طبعا ئەوەی کە پەیوەندی سەتا سەد کە بە کۆمەلگە و مجتەمع وەیە ئەوە پێی دەگوترێ حەق الله الخالص، یعنی لەبەرەوە پەیوەندی بەو خەڵکە هەمووەیە مجتەمع هەمووەیە، ئەوە مافی خوای پەروەردیار بەسەر ئەو بابەتەوەیە. لەبەرەوە مکلف ئادەمیزاد ناتوانی با یەکێک بڵێ پەیوەندیت بەو کارەوە نەبی ئەوە عایدی من لۆ، چونکە ئەوە عایدی خوای پەروەردیگارە. مادام عایدی خوای پەروەردیگارە پەیوەندی بە کۆمەلگە و مجتەمەعەوەیە، بە تەنیاش خوای پەروەردیگار دەتوانی ئەو کارە چاپۆشی لێ بکە یاخۆ چاپۆشی لێ نەکە. پێچەوانەی ئەوە ئەو کارێک کە پەیوەندی بە تاکوەیە ئەوەش خوای پەروەردیگار تەدەخول ناکە ئیلا مەگەر تاکەکە خۆی تەجاوز لە قەزیکە بکە، ئەگەرنا مافی خۆیەتی گەردەنی بەرامبەرەکە ئازاد دەکا لی دەستێنتەوە، ئەوە حەقەشی بڵێن تاشی خاصە. ئەوەی کە پەیوەندیش بە هەردووشیان وایە جاری وا دەبی لایەنی کۆمەلگا و مجتەمع زاڵترە بەسەر لایەنی تاک، جاری واش دەبی لایەنی تاک زاڵترە بەسەر لایەنی کۆمەلگا. ئێستا بە نمونە هەمومان لۆ دەردەکەوێ و سەدانایانی علمی ئوسولی فقه بۆ ئەو شتانەیان ئەوها بەش کردیە. ئەوەی کە پەیوەندی بە کۆمەلگە و مجتەمەعەوەیە کەن پێی دەگوترێ حەق الله لۆ ئەومان باس کردێ بەو شێوازە، ئەوە ئینسانی مکلف ناتوانی بڵێ وەڵڵایە ئەوە پەیوەندی بە منە دەسەڵاتدار بی حاکم بی بێ لێ ئەوە من خەڵاس یعنی چاپۆشیم لێ کرد لۆ، چونکە ئەوە حەقەشی خوای تایبەتە. بۆ نمونە عیبادات، عیبادات پەیوەندی بە کۆمەلگە هەمووەیە. اینجا کەسیش ناتوانانی یەک بە یەکێک بڵێ نوێژ نەکا لەسەر حەسابی من، بەڕۆژی نەبە لەسەر حەسابی من، زەکات لۆ ئەوە حەقی خوایە. لەبەرەوە کاتێک نایکات دوایەگە تەوبەش بکە لە نێوان خۆی خوای گەورە دەکات، ئایا خوا لێ خۆش دەبی یان نەجەل لە جەلالەهو ئەو تاو حدود ئەو حەدانە
ئەوە حەقی خوای تایبەتە لەبەرەوە کەس ناتوانی بێ تەدەخل بکە ئەو ئافرەتەی کە دزی کردیە و دوایە دانەوێ بێن شەفاعەت بکەن بە ڕێگای ئوسامە خوا لێ ڕازبی لایەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا زۆر تووڕە دەبی دەفەرمێ یعنی ئوسامە ئەتۆ ئەتەشفع في حد من حدود الله ئەو پەیوەندی بە من وە نییە ئەگەر من نەمزانی با ئەوە شتێکی تر بوو بەڵام کە ئێستا گەیشتە چکە ئەو پەیوەندی بە کۆمەڵگەی وایە ئەو فەسادە و دزی و ئەو شتانێک کە ئێستا هەیە کە کۆمەلگا هەمووی تێک دەچی مجتەمع لەبەرەوە بوویتە بەشێک لە حەقەکانی خوای پەروەردیگار ئەگەر ئەو حەدانە جێبەجێ بکرێ ئەو دزی و ئەو ناڕەحەتیە و ئەو کێشە و مەشاکلانە نامێنێ ناو کۆمەلگا لەبەرەوە فەرمی وەئەیم الله لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها جا ئەوە نییە پەیوەندی بە مەسئول وەبی و بە کوڕە فەقیر هەبی و بە دەوڵەمەند و شتیوان نییە ئەوانە حەقی خوای خاڵسە ئەوەی کە پەیوەندی بە کۆمەلگەوەیە يدومين أن يكون المقصود بها مصلحة المجتمع عامة فالفعل هو حق الله تعالى كالعبادات المحضة ولا يستطيع أحد إسقاطه كزناتواني يدومين عكس حالتي كما أن يكون المقصود بها مصلحة خاصة يعني بيونديشي كبدين برجوانديشي تايبتا فالفعل هو حق العبد بس حق عبده وكبون منا كضمان المتلفات مثل يقول أبجورة كتابك كي تدران ملشي خوتا تدتواني 1000 دينار 2000 لي بستني ودتوانيش تابوشي لبكي خويا ورش سبيوندي بيني تعزل بلان بيوندي ليش درا اگر برامبرك تجاوز بك بلا بيتيش دادم وبيمنتي شمو دستم درا اوليرا خوا مراقبه او نسرا ملائكه تقدوا لقي الا دنيا اجنبي لقيامه ليله السنتو بەڵام ئەگەر خۆی بە ڕەزامەتی دلێ خۆی بڵێ نایخوای کێشەنیەم گەردەنی ئازادەکەم خۆی گەردەنی ئازادەکەی دەست خۆش ئەوە پەیوەندی بە تایکشکۆیە سارە دامی کردیە حق لێ گەردەنی ئازاکە مافی خۆتە داوای حەقی خۆتی لێ بکەیت كضمان المتلفات ويكون العبد حرا في أخذ الضمان أو الإبراء إنسان عبد ليرة حرة زمان وردقري يأخذ قردني آزادك باش السامين أن يجتمع في الفعل حق الله وحق العبد أو دبت الدلق هردو حق بيك وتيكلاو بي أويك بيواندي بحق خواي روايا عبدك ناتواني لي خوش بي أوي بيوانديشي بحق عبد ويا أو لي آزاده زا أو دبت الدوبش باش كان لاني حق خواي ورا لنا وزالتره لبرو دائما تماشا دكين لا كومالغا ومجتمع زورشتانا زورتر بيوندي لا بالاني كومالغا ويا زورتر شخوايورا او بشي خوي عقوبكي زياتر لبويدانا يعني غير خير بي ازركي زورتر لودانا بشي عبدكي كم تري لناوا زاري واج دبينا خير حقي لا عبدك زياتر الا حالته خيور د صلاتي زياتر دايتا عبدكي شكا بيوندي زياتر با ما في عبدكي ويا لا خوي كم ترى بس لعيني كاتب بايع عبدك زورج بي او يبشي خويا يركز ناتواني ليبكا دون منبهور كان بينين مثلا ليش كان بينين او كحق خويا يورز زياتر بي بختان كردن يك بهتان بيك بكا بلا فلان كاس زنا كرم مثلا بونو منه اللي راه تمشى دو حقه يك خويا يور داينايا كاز نايتواني لساو بوشي ليبكا 80 زلده اوانيه دبي بيت او حقي بدات او گردن ئازایی لە ناودانیە کابرا بەخۆشی گردنی ئازا بکە ئەو تو حڕی بەڵام پەیوەندیەی دووەمینیش بە خودی ئەو ئافرەتە بە خودی ئەو پیاوەوەیە یعنی دەڵێت تۆهمەتەکە دایتە پال من دەتوانی چاپۆشی لێ بکە دەتوانی چاپۆشی لێ نەکا و داوای لەسەر سەزلکا و قازی عقوبەی تەعزیری لە بۆی دادنێ لەوانێت سزنی بکە لەوانێت جەزای لێ بستێنی یعنی ئەوە پەیوەندی بە شەخسەکەوەیە وەکو حەق لۆ چونکە شەخسیەتی ئەو نیسانەی لەکەدار کرد پیاوە یاخود ئافرەت بەڵام لە عینی کاتە پەیوەندی بە کۆمەلگە ژوەیە ئەگەر بێت و ئەو خەڵکە هەموو ئەو قسانە بکە لە ناو خەڵک ئەوە تەشیعی فاحیشە دروست دەبی ئەوە مەشاکل لە نێوان خەڵک دروست دەبی لەبەرەوە بۆ ئەو کێشە و مەشاکلانە دروست نەبی خوای گەورە بەشێک لە حەقی خۆی دانایە ئەویش ئەوەیە 80 جەلدەکەی دەبی بخوات 80 جەلدەی لێ دەدرێت دوای ئەوەی کە پەیوەندی بە ئادەمیزاد وایە ئەوە ئازادە ئێستاگە تەمەشاکەین 80 جەلدەی خوای پەروەردیگار قورسترە تاوەکو لەوەی کابراگت بەدایان زاردەێ زار برامەوە بێ ئەدەبیەشی کردیێت چی گوتیە بەرامبەر تو گوتی مەسەل بۆ نمونە بێ ئەخلاقا لە بە خاترێمە چاوپۆشی لێ لە بە خاتر گەردەنیازتەوە لەبەرەوە زۆر بە ئەتوو بە خۆت مادام بە ئەخلاق و مادام ڕێک و پێشی ئینسانێکی محتەرەمی هەموو خەڵک دەتناسی تو بە دوو قسەی ئەو جۆرە کەسانە لە کەدار نابی تەماشا دەکەین زۆر گەورە نییەوە
بەڵام تەمەشای بەشەکەی دیکە بکەین کاوەی حەقی خوایە هەشتا جەلدە گەورەیە لەبەرەوە کەس هاوچۆپۆشی لێ ناکرێت. یە دووەمین ئەو زارە پێچەوانەی حالەتی سێمە کە لقی دووەم لە بەشی سێم ناحەقی عەبد زیاتر بی قەتل یەک یەکێ بکوژی تەمەشا دەکەین ئەوە زۆرتر عائیلەکە تێک دەچی مثل ئەوە وەکو بڵێین سەر و خێزانی ئەو عائیلەیە ئەو منداڵانە هەیتیمانەوە سەرپەرشتی کاریان نەما لەولایە مەسەل بێنازی باب لە عینی کاتە تەمەشا دەکەین مەسەل بەدەیان شێشەی دیکە ئایا ئافرەتە چ بکات بێ مێرد ماوە یعنی ئینجا لە عینی کاتە زاری وا دەبی لەوانەیە دژمنداری دروست بینەوە خەڵکەکە بەڵام زۆرتر پەیوەندی بە تاک وەیە یعنی ئەو عائیلە ئەوە نەفەرێکیان لێ کوژرا لەوانەیە زیرانەکەی دیگە لە زار ئاگای لێ نییە لەوانە ئاگاشی لێ بیان دەگەڵ خەم و دەخوات دوعای خێرێکێگەل لە بۆی بکە بەس ئەو عائیلە خراپ لێ قەومە ئەوەی کە با بڵێم ئەو نەفەرەی لە ناوچوو لەبەرەوە خوا گەورە بەشە زۆرەکەی دایتە عەبدەکەی بە تایبەتی ئەگەر عەمد بی چ عەزت لێیە قەساس لێ وەربگرە چ عەزت لێیە لێی خۆش بە چ عەزت لێیە دیەی وەرگرە ئەگە دیەش بی زۆرە تا سەد حۆشتری مەجالت هەیە داوا بکەیت ئەم مافەشی چەند گەورەی بەکێدایە بە عەبدەکەیدایە لۆ چونکە تۆ ئەگەر حەتا لێشی خۆش بی بکەی بە پارەش ئەو عائیلە سەرپەرشتیاریان نەما بەخێوکەریان نەما بڕۆ مەسەل هاتە سەد حۆشتری لێ وەربگرە هەم بۆ جارێکی دی ئەو تاوانە نەکا لە عینی کاتە لەوانێت و 12 دەفتەرەکە تێت دەست دەبتە زەمانەتێک لە بۆ منداڵە هەیتیمانە لە خوان وەکو بڵێن ئیشێک بکەن یا پێ بژین بەڵام ئەریە خوا گەورە ئەوش حەقێکی لە خۆی دانایە ئەمە زۆر جار لە قانون یاسا پێدرا حەق العام کە ئەوە حەق اللهە ئەوش چییە دەبی دوو مانگ لە سەرێک بە ڕۆژی بی عەبدێک ئازادکە یان ئەگەرنا دوو مانگ لە سەرێک بە ڕۆژی بی ئەو بەشەی خوا گەورە کەس ناتوانانی لێ خۆش بی بەڵام بەشی عەبدەکە ئەوە دەتوانانی تەنانەت حەلێشی خۆش ببی بەڵام وەکو ئەگەر تەماشامان بکەین یعنی لەو بەشەیە حەقی عەبدەکەی زیاترە تاوەکو لەگەڵ حەقی خوای پەروەردیگار ئەنی عەبد ئازاکردنە بینە لەوانێ بخەملێنی ئەو ڕووکە سی وەرەقە چل وەرەقە بەڵام یە عەبدەکەی سەد حۆشتر لەوانەیە هەتە 12 دەفتەر بڕۆ سی وەرەقە بەرامبەر بە 12 دەفتەر زۆر زیادە لەوانەیە سی وەرەقەکە زۆر کەمترە کەوابی حەقی خوای گەورە زیاترە طبعا ئەوە شتێکی فقیە ئەو جیاوازە بەڵام لە عینی کات هەر سەد حۆشترە هەتا سەد حۆشتر مەزالێ بەڵام ئاگاتان لێبێ و بەلایانی زیادەکەیە ئەگەر نا دەتوانی کەمتر وەرگری دەتوانی حۆشتێک وەرگریدا چی وەرنەگری توانی گەردەنی ئازا بکە بەڵام هەتا ئەو حەدەی مەجالدا لەبەرەوە قەتل جەریمەیەکی گەورەیە بەڵام تەبا قەتلی عەمد ئەسڵەن دیە نییە یەکسەر کوشتنەوەیە قەساسە بەڵام ئەگەر چاوپۆشی لێ بکە ئەو کاتی دەبتە دیەی مغەلەظە یعنی دیەیشی قورس بەڵام ئەوەی تر دەبتە دیەی مخەلەفە ئەو بابەتێکی فقیە بەڵکو پارەکان خزم و کەسارەکانی لانی پشتی کە لە میراتی دەبان دەکەوتە سەرشانی ئەوان هەریەکەوتێن وەکو بڵێن بێشک بۆی دەکەون و یارمەتی دەدەن بۆ ئەوە لەبەرەوە ئەو نەفەرە فەقیرە خۆشی پێی خۆش نەبووە حادیسە لە دەستی ڕووبدا لەبەرەوە تەمەشا دەکەین سزایەکە ڕاستەوخۆ لەسەر قاتلەکە نییە لە قاتلەکە ئەوەندە بەسە و غەم و بەشارێکەوە تووشی بووە بەڵام گەر عەمد بی ناوانیە دەبی لە مالی قاتلەکەی بی ئەگەر تەنانەت بتە سڵحاتیش ئەلمی موافقەوە ئوسوڵ نییە پرسیاری فقی دەبی لە کاتی فقی بی ما پرسیارانە ئوسولیانە دەکرێت چارچێوەکەی لە بۆ دادنرێ بۆ ئەوە فقه دوای ئەوە بێت سوود لێ وەربگری ئەوها تەعامل بکات لە ژیانی ڕۆژانەی خۆی ئەوە بەشی سێمیش تەوا بوو بابینە سەر بەشی چارەم بەڵکو بتوان ئەوڕۆ خلاصکەین ئینشاءالله ئەو بابەتە بەشی چارەم لە بەشەکانی حکمی شەرعی پێدەوترێت المحكوم عليه المحكوم عليه چییە هو الإنسان الذي تعلق بفعله خطاب الشارع أو حكمه ويسمى المكلف باشي تارمين اما قوتمان او فعلا كخطاب خواي پروردگار او خطابه روي لو فعليا زا او فعلا دبتا واجب دبتا السنه دبتا حرام دبتا مكروه باشا انجا طبعا للاين حاكماتيه كشارع رب العالمين بوشياتيا بو نفركاتيه بيدوري محكوم عليه كالعين كاتا بيشي لقوتري مكلف زا او مكلفه اوش بيويز دكا هەندە شەرتی لێبێتە دی تاوەکو لە ڕووی شەرعیەوە پابەند بی بەچێ بەو فیعلەی کە لەلایەن شارع هاتووە بۆ ئەو یعنی هەتاوەکو ئەو خودی ئەو شەخسەش ئەمە پێشتر گوتمان مەرجەکان پێویست دەکات لە فیعلەکە کارەکە بێتە دی
نا ئەو جارەی لە ڕووی ئوسولیەوە هەندە مەرج پێویست دەکات لە خودی مکەلەفەکە بێتە دی تاوەکو ئێمە بڵین تو لە ڕووی شەرعیەوە دەبی پابەند بی بە ئەنجامدانی ئەو کارە. ئەویش دوو مەرجی سەرەکیە، یەک لەوان ئەن یەکونە المەحکوم عليه يعني المكلف قادرا على فهم دليل التكليف، دەبێت ئەو محکوم عليهە ئەو مکەلەفە توانای ئەوەی هەبی بەڵگەی تەکلیف بوونەکە حالی بیبی لە بەڵگەی تەکلیف بوونەکە. ئەگەر حالی نەبوو ئەوە چۆن مەسەل ئەو توزانی ئەو کارە مەسەل خۆی گەورە لەسەر ئەوی واجب کردیان وازین بی نەکردیە، بەڵام ئایا ئەو توانای با بڵێم تێگەیشتن چییە؟ زانایانی علمی ئوسولی فقه گوتیان توانای تێگەیشتنی ئینسان بۆ هەر کارێک لەسەر دووشت دەڕادەوەسی، دەبێ هەردووشیان پێکەوە بەستایتەوە، ئەویش العقل والبلوغ. ئینسان تا منداڵ بی توانای ئەو تێگەیشتنەی نییە، ئەگەر عاقلیش نەبی شێت بی دیسان توانای نییە. لەبەرەوە گوتیان ئەو خاڵە کە مکەلەف تاوەکو بگال لە حکمی خوای پەروەردیگار پێویست دەکا بالغەشی عاقل بی، کە بالغ و عاقل ئەوە سنووری تەکلیفە. هەر یەک بالغ نەبوو مکەلەف نییە بە عاقلیش بی، هەر یەکە عاقل نەبوو با بالغیش بی دیسان ئەوە مکەلەف نییە لەو بابەتی. کەواتە ئەوە دوو مەرجی یەکەم. مەرجی دووەمین ئەن یەکونە المکەلەف ئەهلا للتەکلیف. ئەو معنای چییە؟ ئەن یەکونە المکەلەف ئەهلا للتەکلیف. بەڕێزان زۆر جار وا دەبی ئینسان بالغیشە و عاقلیشە، بەڵام هەندێک کۆس بتێتە پێش ئینسان دەبتە مای ئەوەی ئەو خیتابە خواییە ئەو فیعلەیە کە لەلایەن شارعەوە هاتیە ئەو ئینسانە پێ مکەلەف نەبی. جاری وا دەبی لەوانەیە بە بەش مکەلەف بی، جاری وا دەبی هەر ئەسڵەن حکومەکە لەسەری لا دەچی، جاری وا دەبی لە قۆناغێک دەمینێ لە قۆناغێک لا دەچی. ئەوە ئینشاءڵڵا ئێستا باز دەکەین، بەڵام پێش ئەوە بیستێنا ئەو بابەتانە و نمونە بینین ئایا ئەهلیە معنای چییە کە دەڵێ ئەن یەکونە المکەلەف ئەهلا للتەکلیف. كلمة أهلية يعني الصلاحية، صلاحية يعني شياو بيلبو أو كارا نازم بكردية غير وشيشي بالضبط صلاحية بيني شاني أو بي يعني ها جونزاو بشان بشياو بيلبو أو بابتي كبيدا تكليف أولا يعني لتواناي دابي أو كارا يعني ممكن معناها كبي بكردية كتوان لبويداني نوا لا الرؤوس ولا الرؤية اللغوية ولا الرؤية الأصولية وتدلي صلاحية الإنسان شيابوني إنسان جنزابوني إنسان بوسه لاستحقاق الحقوق وأداء التصرفات. إما دوشت معناها دائما ما فو أرك معناها دبيت خالد ومن أويا كدين صلاحيان أهل بالتكليف أو إنسانا شياوي أوبي ك وكبدين ما في بودا السبر بكري وشياوي أوبي أرشيشي بسبين ريد لسر. دائما لا شرع أو دوشتا بيكوا بسرايتوا هم ما فيها هم أركة ذاك دلين أهليات أويا آية إنسان الشياوة لو وكبلين ورقرتني ماف وشياويش لو سباندني أرك بسري درباري شيابون لبو ورقرتني ماف أو إنسان هر كاتق الروح يعتبر شياوة إيوانيا بلكو تناند نقر روح يشي بيعتبر إيش لنا وزجيدا يشي بي هندا زارن شياوة بوتسي بو ورقرتني شد يعني إدي باش أخو أو من دالا بيسي بخواردنا لنا وزجيدا يشتي خوا يورا لبر أوا بشياوي دانا لنا وزجيدا يشي بالرقاي بابليم ناوككي خواردني داتي الرقاي دايش تماشا دەکەی شەرع ئەوەندە ئیسلام هات چەند مافی مرۆڤیدا تەنانەت ئەو ڕاچاوی ئەوەی کردیە ئەی دایکە ئەگەر ناتوانی لەبەر کۆڵپەرەکەت بەڕۆژی بی عوزریشی لە بۆت بەڕۆژی نەم چونکە من ئەوە مافم بۆی دەستەبەر کردیە شیاوی ئەوەیە بەڵام لە ناو زیجیداک تا ڕادەیەکی زۆر یعنی طبعا ناقوستانە زۆر کامل نییە هەموو شتێک ناتوانی بکو بڵێ وەربژێری بەڵام تەنانەت حتا هەندە حقوقی مادیش شەرع لە بۆی دانایە ئەو شتانەی کە پێویست بە قەبز نەکە یعنی ئێستا تو دەتوانی وەسیەتێک بکەی بڵێ ئەوە من ئەگەر مردم ئەو منداڵەی لە ناو ژی ئەو ئافرەتەیە بە ئەو مالە لە بۆ ئەو بی يعني أو وصية دواء أو وصية كلا بوي زي بزي ذكري تنانا للروي شرعي وميرات لبوي دادن دلي
يعني حتى بابەتە کتێ لە میرات بەناوی میراث الحمل يعني لە بۆشی دانرا ئەوە دەستەبەر کرا بەڵام دائیمەن ئەو وەرگرتنی ماف بەسرایتەوە بە شتێک پێی دەگوترێت الحەیات يعني ئەو منداڵە بەیانی ئەگەر ئەتو وەسیەتت کرد بڵێ ئەو شتەی من لە بۆ ئەو منداڵەی بی بە مەرز دانرا دوایە بە زیندیتی بیبی ئەو حەملەی لە بۆ هەدیەکت پێشێش کردیە لە بۆی یان وەسیەتێکت کردیە ئەو مەرجەی هەیە کە چییە ئەگەر وهاتوو لە دایک بوو بە زیندی بوون بەڵام ئەگەر بە مردی بوو ئەوە باعتیبار ئەو کاتی ئەوە ئینسان نییە هانی لە ئینسانیەتەکە دەرچوو هەشتانەکە لە ناو زیی دایکی بوو وەفاتی کرد لەبەرەوە زانایانی علمی ئوسوول پێوارەشیان دانایە دەڵێ وەئەساسوها زەکرتیانە دوو ئەهلیە کە گوتمان ئەهلیەتی وجوب يعني ئەهلیەتی دەستەبەرکردنی ماف لە بۆی هي صلاحية الإنسان لأن تثبت له حقوق وتجب عليه واجبات تنانت برزان هند زاروا دبي لوانيا واجبش هندق واجبش يبكو تسر أرشي أوا بتايبتي أجر واتو خاصة لدايق بو بس لدايق بو يك بهديه شي بيدايا يعني وصيته شي لبو كرديه لوانيا دفتر شي كشته وصيت لبو حل دايق بو بوتسه يعني هو بالروح هذا تمل شيء أو ده مرد كاتب ما شتي ده كوت سر يعني نمرد بيزرش بس داسو يعني بسالك بسر داسو باركي سال بس السراوة أو حقيقة وبولي أمر زي بزيد كري دبي بيت أو لسري دانري تثبت عليه سيا الحقوق وتجب عليه الواجبات كم واجب أو واجبي بخوي أدانك يعني بون من واجبات مالي كبيوني بالزكاة وبي بونمونه إذا قصاد بسرة توخ ولا قولي الصح ده بالزكاة لباري أو من دالة درب كلي يعني كواتا أرق لسشاني هندق الأرق بلام الميم أساسي بوني أو أهلية برزانسية الحياة جيانا أتا جياني نبو أو بيواني بو يوانية كدواتا ده بي جياني هبي أهلية شلي معناها بيدا قلت أهلية أداء أهلية أداء يعني أرق أهلية وجوب يعني ماف بس راي توبته بجيان هر إنسانك جياني بولا إسلام دبي ما في بود السربر بكري شان هواي هالمجي أو بدريته أرزاقي بدريته الميم تو أو بروح ما دام حياته أدي كي داواي لذكري هات مشاكل إسلام سن مهمشة أوي كذا دا زور أوي كداواي لذكر زور لباش أوي كديدا يعني عكسي بشري أو سردما يعني خو أصل وايتو يعني أوهابك إسلام وادا كذا ليه أما أنتو بيش أو يبي زارك أو زقلا أو خواج ما يبتسن بزواني دروس كردي أو تام هناك تسر أو زاوية أو عقله أو مشكا أو لسر أو شتنانا لما في شيء بحفظ صال تقريبا كم زياتر بيش أو يأرك ما بعد سشاني أو ما في بيداينا بل كناك إلا حفظ صال حتى دتوان بلن بازدا صالش حفظ صالكش أداك ناقصتانا حتى دقاتا واجب نییە چگە لەسەر دەڵێ نوێژ بکە بەڵام تاوانبار نی حتا بگێ بالغ بوون ئەگەر بە ساڵی بڵێ نزیکە تا 17 ساڵی ئەوەندە هەمووی ئەتۆ خوای گەورە مافی لە بۆ دانایە بەڵام ئەرچی نەیەخستە شەشان لەبەرەوە بەڕێزان دەڵێ ئەهلیەتی ئەداچیە هي صلاحية الإنسان لصدور الأفعال والأقوال منه على وجه يعتد به شرعا يعني بها شرعا قال له أفعال بقرينوا يعني آمد السازي إنسان شيابوني إنسان بو أويكوا كاري لدربسي كاركا للرو شرعي وحكم لسدا مزري طبعا أو أركا لكي دس بيدكا دلي وأساس ثبوتها التمييز بالعقل تمييزا لبيشي تمييز بون أو هيتي لسانية بلام كتمييز بو بلاني كما قال لسري واجب نبي بلام الشرع داواما لدكا لدواي تمييز بون عندك أرشي بيخنس الشاني يعني مثلا مروا أبناءكم مثلا بالصلاة وهم أبناء 7 لو كاتيوا فيريان بكن بعد واجب جنبي للسريان أو كواتا أساس كيسيا التمييز بالعقل بكرتي برزان استاجر بين تمشاكين ما صار قناغ من هي لجياني خومن هموما قناغ لنا جدايك من قناغ كدر دسين هتا تمييز كزورتر زانان علم أصول بس بعمر دانا حفصل بابلين وكو عمر قناغي بعد التمييز إلى البلوغ أوش قناغي شريكة قناغي صار من ما بعد البلوغ
کاتە چار قۆناغ لە ژیانمانەیە ئەو دوو ئەهلیەتە قۆناغی با بڵێم ئەهلیەتی وجوب لە کام قۆناغ دەست پێ دەکا لە قۆناغی ناو زیجی دایشی ئینسان دەست پێ دەکا بە ناقوستانی چونکە هەموو مافەکان بۆی دەستەبەر ناکرێت وەکو ئەو ئینسانێک نییە وەکو ئینسانێکی احتیاجی بە خۆ خواردن ناخواتوانیە سەفرەی پێ ناکرێەوە ئاگای لەو شتانە نییە بەڵام هەندێک شت هەیە ئەوەی کە پەیوەندی بەوەیە و لە ناو زیجی دایشیشی مەجالەیە پێی بدەین کە بە تایبەتی پێویستی بە قەبزکردن نەبی ئەوە دەیدرێتێ لەبەرەوە گوتیان ئەهلیەت الوجوب لە ناو ئەویتر چییە ئەوە لە ناو زیجیدا با بڵێم ناقوستانە کەی تەواو دەبی کە دەبتا حەیات تێتە دەر ژیانی دەبی کە ژیانی بۆ ئەهلیەتی وجوب کامل دەبی اینجا کاملە لە دوو سێ قۆناغەکەی دیکەش کەواتە ئەهلیەت الوجوب لە ئەگەر پرسیارت بێ بکە لە ڕووی ئوسولیەوە دەلێت لە قۆناغی یەکەم کە ناو ژیدا شتی ناقوستانە ئەگەر وتیان ناقوستان معنای چییە یعنی دەلێ هەموو ماف بۆی دەستەبەر ناکرێت ئەو مافانەی کە پێویست بە چ ناکات پێویست بە قەبز و ئەو شتانە ناکات ئەوە لە بۆی دەبی بەڵام مافەکان دیکەی لە بۆ نییە ئەدیکەی مافەکە دەست پێ دەکات بە تەواوەتی لەو کاتێک کە هاتە ژیان لە قۆناغی هاتنە ژیان ئەو مافەی کامل دەبی هاتا مردن ئەدی ئەهلیە ئەدا دەربارە و چار قۆناغایە بەڕێزەم بەو شێوازەیە لە ناو زیجی دایکی معدومە نییە کەس داوای لە کۆرپەکەی دەکات ناو زیجی دایکی نییە لە قۆناغی با بڵێن لە دایکبوونی هەتا تەمیزی ئەویش نییە لۆ چکە مە گوتمان ئەساسی ئەهلیەتی ئەدا ئەتەمیزە کەواتە هەتاوەکو با بڵێن دەگاتە قۆناغی حەفت سالیش نییە ئەو دوو قۆناغە ئەهلیەتی ئەدا سفرە معدومە ئەدی قۆناغی تەمیز 15 ساڵ هەتا بڵێم 7 ساڵ تا 15 ساڵ یان لە مەزەبی ئەبوو حەنیفە 18 ساڵ دەلێ بالغ بوون ئەگە بە ساڵبی بەڵام ئەگەر بە حالبی ئەوە خۆ قسمەتی خۆیتی بە 13 ساڵی بالغ دەبی بە 12 ئەوان میم ئەوە حال پێی دەگوترێت بەڵام ساڵ لە مەزەبەکەی جمهور 15 ساڵی دانرا بە تایبەتی مەزەبی خۆمان لە 7 ساڵەی تا 15 ساڵە ئەهلیەتی ئەدا ناقوستانە دەزان ناقوستان معنای چیە بەڕێزان بۆ ئەوەی لۆ ئەو شتانە تێبگەینە سەپێدان دەرێم فقط چەند استیفادە لە ئوسول دەکا ناقوستان یعنی تەسەڕفی منداڵ لە تەمەنی 7 ساڵەی تاوەکو 15 ساڵەی نیوەی عادی خۆیتی نیوەی عادی وەلی ئەمریتی معنای چییە نیوەی عادی خۆیتی نیوەی عادی وەلی ئەمریتی یعنی ئەو منداڵە بڵێن بۆ نمونەتی سارێک دەکڕی ئەو عەقدە دروستیان دروست نییە ئەو پرسیارەکە لێت دەکرد ئێمە دەڵێن تەمەنی چەند ساڵە دەڵێن تەمەنی 12 ساڵە دەڵێن ئەوە لە ڕوو ئوسولیەوە ئەهلیەتی ئەدایی ئەدا یعنی چی یعنی شتی بکڕی و بفرۆشی و شت بکە وەکو ئینسانێکی عاقل و بالغ لەو حالەتە دەڵێن ئەو منداڵە لەو عمرەی ئەهلیەتی ئەدای ناقوستانە ناقوستان معنای چییە ناقوستان معنای ئەوەیە نیوەی عادی خۆیتی سارە فرۆشنەکە نیوەش عادی وەلی ئەمریتی معنای چییە معنای ئەوەیە ئەگەر وەلی ئەمر ڕێگای پێدرابی دابی ئەوە ئالیەتەکە تەواو دەبی بەیعەکە دروستە ئەگەر ئەو ڕێگای پێ نەدابی بە نێو حەقی خۆی ئەو معامەلە دروست نابی کەواتە مافیتی بابەکە عەقدەکە هەڵوەشێتەوە هاتەمەشاکەن ئوسول کودادنێ لۆ چکە ئەوە عەقلی ناضج نییە پەیوەندی بە چووە بەشیشی وەلی ئەمردانێ لەبەرەوە وەلی ئەمرگە لە زەبابەکە کوڕەکە دەلێ بابا منیش بسم ئیشێ بکەم دەلێ نا کوڕم ئیشیشی لێ توانای خۆت بکە بڕۆ مەسەل دبسی بفرۆشە بڕۆ مەسەل گۆری بفرۆشە بڕۆ مەسەل لۆ چونکە تو دەزانی فێلت لێ ناکەن ئەوە بە 500 دیناری تر ڕێ بە 750 بفرۆشە بەڵام ئەدەگەر بوو معامەلەشی ئالۆز نا ئەو عەقلەی ناضج نەبووە ئەوەندە کامل نییە تاوەکو سەری لێ دەربسی لەبەرەوە ئیزنی پێ نادا کەواتە ئەهلیەتی ئەدا لە قۆناغی 7 ساڵەی تا 15 ساڵی پێدەڵێن ناقوستان پرسیارت لێ دەکرێت ناقوستان چییە ناقوستان ئەوەیە هەر تەسەڕوفێک بکە ئەگەر ئیزنی وەلی ئەمری لەگەڵ نەبوو بەتاڵە ئەو تەسەڕوفە بە تایبەتی لە نێوان ئینسانەکان گرێبەست و عەقد بیت ئیزنی وەلی ئەمری لەگەڵ بوو نیوەی خۆی هەیە نیوەی وەلی ئەمرەکەش ئەوە گرێبەستەکەی تەواو ئەدی ما بعد البلوغ ئەوە ئەهلیەتی ئەدا كامل دەبی لە مەودە کامل ئەو هەتاوەکو مردن ئەوە بزانین ئێستا با بین بەسەرعی بیننا بابەتەشی پێ عوارض الأهلیة
کەوابی ئەو شتانەی کە باسمان کرد ئەو دوو شەرتە بەڕێزان لە هەر ئینسانە کاتەدی ئەو ئینسانەوە کاملی ئاهلیەتی هەیە هەم بۆ دەستەبەرکردنی ماف لە بۆی هەم خستنە ئەرک بۆ سەرشانی يعني هم أرجيش بيخنا سرشاني هم ما في شيء بود السبب بكين بلان برزان عوارض الأهلية معناه سيا هند زاروادة بإنسان أو شتاني هم ويلة تتدي عوارض يعني كوسب يعني أستان زا نازم تشدي ناوي ديكا بربست يعني هر ناوى كبي لو أنا شو كم كرديم زور مزبوط نية أو داوي لبردون ده كم زور بس بحمو شوازان قصان ده كم بولا إن شاء الله تبغن ئەو هەوکارەکەی لۆتان باز ناکەم لێرە ئەگەنا سەیرە هەوکارەکەی لۆ کوردیمەها وەکو زەڵەتەیە باشە بە هەر حالەوە دوای دەرز دەتوان پرسیار بکەن ئەوەی ترە یعنی مەبەستم لێ چییە ئەو کۆسپانە پێتە بێش ئینسان ئەو ئەهلیەتانە هەندە جاران سێ حالەتی بەسەردەینی بەڵام پێشەوە بیستە ناو حالەتەکان ئەو کۆسپانە هەندێکیان پەیوەندی بە ئینسانوە نییە بەڕێزان پێی دەگوترێ العوارض السەماویە عوارض السماوي أوها شارع داينايا بلام هر كاتك تشد بو أو كوسبكا تشد بو تاولو عنايا موقفك دقوري بون من الشيد بون كسكبون جيل بون لبيرسون نستين لخوتسون نخوشي حيز نفاس مردين أو أنا هم كوسبا تيتا بيش إنسان با مكلف يجبي با بالغ يجبي با عاقل يجبي با أهلية أداة يشتوابي أو كوسبانا فعلا كان تيك دا هەندە زار کۆسبەکان مکتەسەبە دەستی من و توی لە ناودایە بۆ نمونە مەسەل نەزانین سەرخۆشبوون شت بە فشە و گەمە بلێ یان مەسەل سەفیهی هەلەبوون بە هەلە شت ئەنجام بدەی بە تۆبس شت پێت ئەنجام بدرێ ئەوانە دەستی بە شەر لە ناودایە اینجا ئەو کۆسبانە بەڕێزان سێ شت بەسەر ئینسانی دەینی هەندە کۆسب ئەوەندە گەورەیە زانانی علمی ئوسوڵ وان ناوان لێنایە العوارض التي يزيل أهلية الأداء هەندە کۆسب لەوانە هەر ئەهلیەتی ئەدای نایلی دەیکاتە سفر مەسەل تو باڵغی عاقلی چ مشکلت نەبوو تا ئێستا بە نوێژ دەکرد بە ڕۆژی دەبووی زەکاتت دەدا لێگەڕا شێت بووی ئێوە خلاص عارزەکەت هاتە پێش ئەهلیەتی ئەدای لە کامل کردە چ کردە سفر لەمەوەدا هیچ ئەهلیەتی ئەدات نامینێ نوستن کاتی نوستیتی تو ئەهلیەتی ئەدا دەبتە سفر چکە هیچ ئاگات لەخۆ نییە ئەویش هەر برای مردنە یان ئەو کاتەی لە خۆ دەچی بەڵام لە خۆچون و با بڵێن یان نوستن ئەوە لەبەرەوە حالەتەکەی بەردەوام نییە دوای بە خەبەرتەوە نوێژەکەت نەکردیە مشکلە نییە تاوانبار نی بەس دەبێ قەزاکەی بکەوە بەس شێتبوون ئەگەر ماوەکەی زۆر بوو ئێوە کاتی زەحمەتە تۆ ئەوەندە نوێژە و ڕۆژی هەموو قەزا بکەوە ئەو خوایەوە چاوپۆشی لێ دەکات بەڵام ئەگەر نووسنە لە خۆچوونە ماوەیەکە کەمەتەوە یان مەسەل با بڵێن بۆ شتەکە پەیوەندی بە پارە و شتی مالی وەیە ئەتوان نووسیتی کەوتیە سەر پشتەیەکە زامدارت کرد کابرا نابی بێ لێت بدا بڵێ من شتێم خۆت لێت دەدەمەوە قساس وەردەگرم کاکە ئەخر ئەوە شارع ئەهلیەتی ئەدایی لەسەری لادا ئاگای لە خۆی نییە گونەحبار نابی بەڵام ئەخر دەلێ بۆ نمونە سەری شکاندم یان مەسەل لاقی شکاندم ئەوەندە پارە سەرف کرد لە دکتۆری دەی پارەکەی بدە لۆ بدا لەوانە بێ مەوەست ئاگای لە خۆنەوە ئێدێ باشە لۆ مادام دەزانی بەردەبتەوە ناچی لە جێگایەک نانوی بە شێوازێک تا بەرنەبتەوە احتیاتی خۆی وەربگری دەرکەی لە خۆی پێوە بدا شتێک بکە لەبەرەوەش قەتلی خەتا سزای لەسەرە دەلێ ئەسڵا احتیات وەرگری حەزەر بی جا لەبەرەوە ئەو پشتانەی کە پەیوەندی بە حەقی بەدەنی و مالی خەڵکەیە بەدەنیەکەی لێ ناسێنین بەڵام دەکەینە پارە و مال لەسەری ئەوە چاپۆشی لێ ناکرێ ئەوە حەقی خەڵک یە دووەمین العوارض التي تنقص أهلية الأداء ولا يزيلها ئەو جارەی ناقستان دەکا بەڵام بەیەک جاری لەناو نابا بۆ نمونە عیته الخەفیف جێلاتیشی خەفیف ئێستا ژێلاتیشی خەفیف زۆر کەسەیە جێلۆکەیە بەڵام لە بازار شت دەفرۆشی ئەوکو تام جێلە ئەوە زانایان گوتیان ڕێک ئەوە لە ڕوو ئوسولیەوە تێتە ڕێز الصبي المميز الصبي المميز لو گوتمان نیوەی دەسەڵات لە دەست خۆیتی نیوەیشیش لە دەست وەلی ئەمرە عینە لەوەش نەفسی حکمی هەیە کەوابی لێرە ئەو ئەگەر عیت هەکە زیادە ڕەوی کرد بەرەو شێتی چوو حکمی شێتی دەدەینێ
ئەگەر وات و زۆر نەبوو ئەوە حکمی سەبی ممەیزی دەدەینێ نیوەی تەسەڕفات عادی خۆیتی نیوەکەی تریان عادی وەلی ئەمرە ئەو دوانە ئەوە لێ خلاص بوون ئیشکالمان نییە ئەوەی ئیشکالمانەیە سێمە العوارض التي تنقص أهلية الأداء ولا يزيلها ناقصتان دكا بلام لاي نابا العفو العوارض التي تغير بعض الأحكام يسم أو عوارضان معناها عندك حكم دقوري لهند حالتي تايبات أو النمونة الزورة أما بكرتية ولا بروي بابتي فقهية زور لسرانا وسين بو ماوي كزياتر ما أنا بسرع عيد الروي بونو من ما هشنو عارض ما باس كرديا لهم يان هم السماوي بياخذ زياتر مكتسبة بي كلا دس إنسان دابي لتسر وكو كاريجريها بونو من يقلوا أن نخوشي كلا لين نخوشي برزاني عن نخوشي مردن همو نخوشاتنا غيب عادي خوايا بەڵام دیار هەندێک شتێ قەرینەیە بۆ نمونە نەخۆشیەکە ئاگای لە خۆی نییە دائیمەن وا بەرەوشت دەڕا ئەلێرە شارح تەسەڕفاتی هەندێک بەستایتەوە ئەوش ئەگەر نێزیک ببی خەویش دەرەزات ئەگەر لە سەرەتایەکەی بی لەوانەیە تا ساڵێک دو ساڵی عەقلیتەوە و مێشیتەوە و تەسەڕفاتی تەواوە زانایان گوتیان مەرەض ئەو بەو نەخۆشیە دەگوترێت کە مردنی پێ بەسرێتەوە یعنی کە مردنی لێ نێزیبی لۆ ئەلێرە شارع گوتیتی ئەوە کۆس بکەتێتە پێشت بۆ نمونە ئێستا کابراەک نەخۆشە دەفتەرە قەردارە ئەو پارەی مالێ خۆی هەیتی هەر بڵێن بۆ نمونە دەفتەرێکی هەیە لێرە شەرع دەڵێ نابی یەک تەسەڕف بەو پارەی بکە لۆ چونکە پارەی وی بەسرایتەوە بە حەقی یەشتی پێی دەین المستەغرق یعنی قەردەکە هەموو پارەی وی ملچوی لە چی گرتیە لە خۆی گرتیە کاتتەوە یان یەشی دیکە 30 وەرەقە قەردارە دەڵێن هەتا مافی 7 وەرەقە تێ تەسەڕف پێ بکەیت سیەکەی دی نابی لۆ چونکە تو نەخۆشیەکەت مەترسیدارە بۆ ئەگە دوایان مردی چێ خۆ کەس لەسەری واجب نییە بێ حەقی کەس بداتەوە ئیلاگە بەخێر بداتەوە لۆ مافی ئەوەی بڕا زەمانە لە بۆ حەقی زیندی ئەو شەرع چەند جوان کوی داینا دەڵێ نابی وەی ئادی ئەگەر وا هاتوو هیچ قەردار نەبوو ئەو جارێ لێ خۆ مەسیەتان دەکەم شەرع دەڵێ میراتگیری خۆ بە دەوڵەمەند بە جێبێری باشترە تا بە فەقیری بەڵام لە عینی کاتە هەتا سێیەک مافم دایت هەتا سێیەک دەتوانی وەسیەت بکە بەڵام لە دوای سێیەک نابی بەس ئەگەر نەخۆش نەبی ئەسکەی مالە خۆتە مصرف بکە خۆت بفلیس بێتەوە تو حۆڕی چکە ملکی خۆتە ها تەماشاکن چۆن گۆڕاکایی بەسەرداتێ بۆ نمونە ئێستا بابەتی نەخۆشبوون دوو بابەتی دیە زۆر فوقها باسییان کردیە ژنمارەکردن و ژن تەلاقدان یەک لە سەکەراتی مردن ژن مارەکە مارەی تێیان نا یان ژن تەلاق بدە ئایا تەلاقی دەکەوی یان نا طبعا لەو دوو بابەتە عولەما بووینە دوو بەش دەربارەی نیکا جمهور عولەمایان دەڵێن لەبەرەوەی مادام بالغە و عاقلە و مێشی لەسەریدا هەیە ئەوە احتیادیە نیکاحەکەی دروستە و ڕاستە ئەوەی تەکلیف چییە مەناتی تەکلیف عقلە و بلوغە عقل و بلوغیشی هەیە تەواو تێدەگات و ژنەکەی لێ مارە دەکرێت لە عینی کاتە میراتیشی لێ وەردەگیرێت ئەوە ڕێی مەزەبی چێیە ئەبوو حەنیفەیە و شافعیە و ئەحمەدە ڕێی مەزەبی ئیمامی مالیک و ئەوزاعی دەڵێن نیکاحەکە فاسدە چونکە دایمەن ئیمامی مالیک بەڕێزان ئەوە زۆرتر وەکو لە دەرسەکانە ڕابردوش باسمان کرد یعنی ئوسوولەکانیان زۆرتر پشت بەستایە بە موافقاتی شاطبی و مقاصدی شرعی و ئەوانە ئێستاش عولەمای مەغریبی عەرەبی بەشیشی لەوانە ئیبن عاشور لە مەغریبی عەرەبیە مثل ئەحمەد ڕەیسوونی وان ئەوانە ئێستاش هەرێتیمان بەوە دەدەن ئەوان دەڵێن باشە ئینسان لەسەر سەکەراتی مردن ژنی لۆ چییە ئەگەر نیەتی خراپ نەبی ئەگەر مەبەستی ئەوە نەبی زەربە لە میراتگەرەکان دیکە بدەن لەبەرەوە لە لای وان دەڵێن نیکاحەکە هەنایەت فاسدە مادام نیکاحش فاسد بێ و بەبێ شکە ئەوی دینی ئەدی طلاق ئەوش دوو مەزەب هەیە ئاگە ژنێ خۆی طلاق بدە طبعا ئەو جارەی لە طلاق تەنانەت حەنەفیەکان و حەمبەلیەکانیش تێن لەگەڵ مالیشیەکان طبعا هەموویان دەڵێن طلاق دەکەوی بەس ئایا میرات دەبایان نا حەنەفیەکانی تێن لەگەڵ مالیشیەکان حەمبەلیەکانیش تێن دەڵێن طلاقی دەکەوی بەڵام میراتی لێ دەبا ناویان لێنا طلاق الفار ینی طلاقی ڕاکردن لەبەر میرات ئەو دیارە دەبەرەوە ئێستا دەکەی ژنە خۆت تەلاق بدە باشەوە 20 ساڵ لەگەلتا ئەو دەخۆشی و لەزەتەی لێ دەبینی ئێستا وا دەمری تەلاقی دەدەی لەبەر ئەوان دەڵێن با تەلاقی بکەی بێژن بمینێت
بەڵام لە عینی کاتە میراتەکەشی لێ بە. بەڵام شافعیەکان و زاهیریەکان ئەوان حکم بە زاهیر دەکەن، دەڵێن بە زاهیر مادام تەلاقی دایە و بالغ و عاقلە تەلاقی دەکەویت و تاو بەس میراتی نابە خلاص تەلاقە میراتیش نابە چکە تەلاقی کەوتیە بوویتە ئەجنەبی دەبووی. ئەمە بەس ئەو بابەتە بەڕێزان يعني أصولي قواعدانه عندنا أو الرنگ داته ولا فقه كتين ناويت مثلا سا عوارض دي كمان أجر بسريع بس دابسين نزانين النزانين طبعا عارض شيء سماوي نية مرض عارض شيء سماوية نزان عارض شيء سيا مكتسبة لبرو زانان قوتيتيان نزانين عذر نية لناو دولة الإسلام بۆ ئەوەی بڵێ وەڵای شارە زانین بە ئەحکام شەرعیەکان نازانی لە خۆت پرسیار بکە كن عالما أو طالبا أو سائلا ولا تكن رابعا فتهلك وكو أسرق أو هاتوا بەڵام هەندە جار نەزانین دەبتە عوزر بەڕێزان لە چەند حالەتێک لەو حالەتانەی کەوا نەزانی یعنی ئاگاداریت پێ نەبی ئاگاداریت بەوەی نییە کەواتە نەزانینیت بە خوتوغەیبت نییە بۆ نمونە تو وەکیلیەکەکی دەوێت تو بە وەکیلم بە سارە بکڕە کابرا تو ڕۆیشتی چ تەلەفۆنیشی بۆ نەکرد لە کندوو نەفەرانوتی بۆ بنە شادەم لەو لەحزەیەوە ئەوە ئەو پیاوەم لە وەکالەت لا بردیە کابراش دیتی سارەی دەکەڕی سارەکە بۆ شێیە بۆ خاونەکەیتی لە بۆ خۆی نییە بڵێ وەڵایم توم لادا بوو لە وەکالە دەدێ خۆم غەیبم نییە غێر پێم دەگۆ ئەوە نەزانینە لەو نەزانینانە پێوەرەکەش چییە بەڕێزان پێوەرەی نەزانینی مەقبول ئەوەیە لا یکەلیف الله نەفسا إلا وسعها شتێک لە دەسەڵاتی تو نەبی هەر کاتێک لە دەسەڵاتی تو بوو مەسەلە دەڵێ ئایا ئەو خواردە حەلالە یان حەرامە ئێوە دەبی تو ڕابوەسی حتى عندك لزانان قوتيتيان الأصل في الأشياء الإباحة عندك شي قوتيان الأصل في الأشياء الحظر نراوس بسيار كي أخذ ما دام قمان اللي يدرس بود بسيار يشبكه ما دام نازاني لبرو قوتيان عذر نية بلام اجتهاد دكي اجتهاد عذرة لبرو كاس نية كاغا نازان أو قبلك هو إخونا بينيو جينا كين اجتهاد دكي تنان لا اجتهاد دكي هلا تشكر هخيرك الدقات تشكر ما ندوي بران برو أتزاوا بابلي ما زاناني أصول بوش وازان دانا يشتر مثل خطأ ونسيان طبعا خطأ جواز لنا زانين إنساني خاطئ اشتكي ده زاني بلام لو كاتي ليتك دسي بلن بونو منا واتي دقا أوا أبي ترى يعني أو خوارنية خويتي أنا أو شتي مالي خويتي راس دخوا حيوانك ودقا يجي خسري دبري دو هذا بابا مرة من بلو سريد بريكرو والله هذا نبزاني بخوا زور بيه من دسو يان مشوش بو ماقام لين أبو أو بيري هلا كردن يان لبيرمسو بلا بيرسون وانكر هلاو لبيرسون دو كوس من برزان أو دو كوس بيا تاوان لسر إنسان لا دبن تاوان بلام عقوبي مالي لسر إنسان لا نابن يعني دواء أوكا بيت يانغوتا وهذا بيمسي مرة شي لبو بكري بس اگر نزاني يعني لبيرتسو لبر اوي لبيرتسو قلنا حكى لسلادسي هيز قلنا حبار نابي او بيدرسه رفع عن امتي الخطا والنسيان وما استكرهوا عليه يعني اثم الخطا والنسيان نقع عقوبه ماليه كعقوبه ماليه وسزا ماليه كان سر دمينتوا سفاه كاسزور بخلق سفيه وخاصه وان الدنياي سفاه يعني تصرف كردن بمال ببيتسواناي مقتضى عقل الانسان تشي بلا وشي دكري بيس زاريه وبدو بفنزا ورقي دكري هو السفيه يعني تصرف بمال دكات لسر بنما وبنسيني انساني عاقل نيه لو حالتا غير انسانك او هابوسيا شرع دليل غير انسان وابو با بالغ عاقل يشبي بلا ما دلين او عقلي تواونية سفيها دبي حزري لسر دابنري طبعا خلاف لنوان زانان مذهب إمامي شافعي ومالك وحنبلي كان لقى أبو يوسف ومحمد كر حسن شيباني لا أصحابي إمامي أبو حنيفة دلي بلا حزري لسر دانري سكا بايرا وسروت وسامان نابي بدريت دس إنساني كم عقله هرز كايرو أوان يعني مقالة زار دلم السقا حكم بقرآن بزوربي أو أنا سبارة لدستيانا حزري أنا سدانري كدلينش حزر معناه سيب الرزان يعني تسروت وساماني دخم ليني ما قانا يسندي ذاك وده زي بارجهم تسمي قاضي بك ده بيبسي عارف زي شيء بدأ بلا زنا بقاضي من ما قانا أو شتانا بيستا أوش قناعتي ديني زاري وهذا بلا أن نفري لقى بنيري بزان سيلي دكاتو باركي بوش يوازا صرف ذاك لوش كده توي أويني أو بارة بوش يوازا بدري تدستو بسي
صرف بکەی و کۆ چی بێدرێت تەرشان و مەرشان و تەخشان و بەخشان نازانم چی لێ دەکەنەوە بە کەیفی خۆی لە هەموو لایەک ببە ئەوە نابی. قولي دوامين المنع من الحجر بسبب السفة. مذهب أبو حنيفة برزان دو صفاتي هي أو مذهبا كم تلا مذهب كان دي تيتدي أو دو صفات زانسيا يعني أو ورقر إلا مذهب أبو حنيفة لبرو يك لو مذهب قورانية خلشي زور زار بي يك زور اهتمام بإنسان دا زور رز لإنسان دقري يعني دليل أو إهانة بإنسان ما دام إنسان بو بالغ وعاقل وكابر أو عند الصالة ودولة من بو وبباري خوي وترواني با تصرف بوجنك أو عند مزالي بدني كيف خويتي لخوي بأخوان محاسبة يبكى لقيامت زخاني شي ذكر بتسل دفتر بس دفتر أوان ميم دليل أمن واهز ذكم أو زار بليدان لكرامة إنسان أو شتي دائما هيا المذهب أبو حنيفة لزور بي بابتك يعني دو بكارينان عقل الرأي ينقل زور الرأي دائما فكر زور دكانو لبروا بشكي زوري لبانتاي مذهب أبو حنيفة لاني قياس بكارينان والرأي لشتكان أو دوشتا زور اهتمام بايخ بيدن لبروا لو بابتا لقل جمهور نينا حالة شدي معناه برزان بيدا قدري سكر سكر يعني سرخوشي أما دو زور سرخوشي معناه سرخوشيك معناه برقاي شي حلال أو سرخوشي كبرقاي حلالة أو للرو شرعية حيث شو مشكلة كمانية اللوي مثل بون من فرق ناتار عمليات ذكري بنزي بدن يخو بنزي سرخوشية يعني مثل شرابك دخوا نازاني بي سرخوش دبي أو بيدا قلتري السكر بطريق مباح أو سرخوشية أجر وهاتو هر تصرف الشكر أو إنسانا باعتبار رد الصلاة خوينية أو كون إنساني نستوايا زاغ جني طلاق بدا يا نقرواتو بابلم جن بيك بدا قسام بك لقال شتيك يعني طلاق بدا او هيك حكم شرعي لسري نابي بلام اقرواتو مالك بالشيني يعني مثلا اقر بردا تمالك او زي مالي دكوت سري دواء او كبخوي تيتوا بلام كبخو لحالتي بابلم سرخوشيكيا ما دام بالرقاي شي حلاله هيك تاوان باردنيه قال زواني بنزيله دن صد جنان بخلشي دنونيه عند زارات بتاعودي لسرتاك بخويته أو مشكلة أو زندانا وقصقوتنا أنا أونيا أدية دوامين السكر بطريق محظور أو زانان كوتنا خلاف لنوا خوان تصرف اشتكاني هالسكوتي أو سرخوشان كده دوبش بشك بيوندي بزار ويا بشك بيوندي بكار ويا أوي بيوندي بزار وتصرفات قولي بيدغوتري جمهور فقهاء مذهب إمامي بابليم أبو حنيفة ومالك وشافعي وأحمد والرأي الصح والراجح كأوانا دلين سزاق لبو أو مادام بخوي بابليم أو خوي سرخوش كرديا قناعتا نبي حرحل سكوتك بكا أما حمود سر عصيب دكي جن بيكك بدا دواياتي المحاسبة دكي جن يخو طلاق بدا طلاقي ديقين يعني معاملي بك دليل بك يعني نية حتى هبي عقوبات دنا أو دلين الرد عن لبوي يعني أو زور تندن لسر إنسان يشتر خوشي بوا برامبر أو مذهبي زاهري وجعفري وعثمان البتي وليث وأحمد للرواياتك والطحاوي لحنفية كان أو دلين بابا الراسة خيرا ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى أخر أوسر خوش أخوة يرى عقوبة شلو دانايا أتولو لا يشدي عقوبة دي عقوبة كي لبو تزلدي لبو دانايا أغسر خوش بو عقوبة كي لو زيبا زيدا كري بلام تبي زايرة يشدي كعقوبة يشدي شي بسر بسابيني لزيغاي خوينية لبروا أوان سيسا بلغي بقوة دين براسي يقلوان دلين باشا استنقو دلين قريبا سوشتكاني توابي يعني عبادته أشتغل بك باش دليل أو شتانه نية بيوستا عقل بيوستا إخوش عقلي نية شون حكمك اشتغل دادا مزركا كابرا بهوشي لسر خوينيا بلي طلاقي كوتي آقاي لخوينيا تيغوتيا خوي يرجل فرمي أيها الذين آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى لو حتى تعلموا ما تقولون هذا لا يعلم ما يقول سكشيان ترى ديك مقبولة يعني لو فالسكران لا يدري ما يقول ومن لا يدري ما يقول لا يجوز إلزامه بأقواله فحكمه حكم المجنون الفهم مناط التكليف يعني
فهم تيجيشن أساس تكليفه، وحيث لا فهم فلا تكليف، ولا يصح إبقاء مكلفا عقوبة له، لو لأن الشارع أوجب عقوبة له وهي الحد، فلا يجوز معاقبته بغيرها بالزيادة عليها. بلغي السيمين يعني إن أقل ما يصح به تصرف القصد أو مظنته ما بسد إشك بي، وليس للسكران واحد منهما، يعني ما بسد بي يعني نشانك بي وهي تينية. لا فرق بين من سكر بطريق مباح وبين من سكر بطريق محظور، فالاثنان لا عقل لهما ولا تمييز، فيجب أن يتساويا في الحكم. زۆرتر زانایانی ئەو سەردەما بەڕاستیە ڕەئی ئەو مجتەهیدانە تەرجیح دەکەن، هەرچەندە ئەوە ڕەئی مخالفی هەر چار مەذهبانە، بەڵام دەڵێن حجەکاشیان بەڕاستی بەقووەتە. ئەدی فيما يخص أفعاله، ئەدی ئەو شتانەی پەیوەندی بە کارەکانەوە بی، بە فعلوە بی، لە فعل بەڕێزان بەڵکو بەشێکی زۆری زانایانی ئەو سەردەمە ڕەئی جمهور پەسەند دەکەن، چونکە قەول وەکو فعل نییە. کابرای ئاڕەخۆر جونێکی پێدا هیچ نییە، وانە ئەوە قسەیە، بەس کابرای ئاڕەخۆر بێ بلۆکێک بەسەرتدا بدا ئەخر ئەوە مشکلەیەوە، ئەوانە چونکە فعل ئەوی ترە، یعنی وەکو بڵێن تەسەڕفکردنەکە لەوانەیە بتکوژی، لەوانەیە شت بکە، لەبەرەوە زۆربەی زانایانی ئەو سەردەمەش دەڵێن ئێمەش تینەوە سەر ڕەئی جمهور لە بۆ لایانی فعل، بەڵام ظاهریەکان عوسمان البەتی و ئەوانی شەر دەڵێن ئێمە هەر دەڵێن مادام عقوبەی تر لە بۆی دانرایە، ئەو عقوبەی بێخنە بکەنە عقوبەی مالی نەکەنە عقوبەی بەدەنی لە بۆی، یەکی کوشت دیەی لێ بستێن، یان مەسەل بێن بۆ نمونە مالێکەشی سووتان دوای پار لە پارێوی لێ بستێنەوە، بەڵام عقوبەی بەدەنی نەدەن، ئەوە دیسان وان وا دەڵێن. بەڵام دەربارەی ئەفعال بەڕێزان دەتوانم بڵێم ڕەئی جمهور بەقووەترە تاوەکو ڕەئی ئەو سێ مجتەهیدە بەڕێزەی. آخر بەش و کۆتایی بە وانە و دەرسی ئەو ڕوبین و هەر محکوم عەلەیش کۆتایی پێتێ کۆسپێکی دیکە گرین کە زۆر جاران زیاتر باز دەکرێت لە نێوان خۆمان پێی دەگوترێ الئیکراه. إكراه تيا هو حمل الغير على يفعل ما لا يرضاه ولا يختار مباشرته لو خلي ونفسه. دلت سپاندني كارك بسر إنسانك كخوي نايوه وأجر آزادي بكي أو كاري هل نابجيري أو بيدا قدريسة شد بكردن با توبزيان بخورتي بزوري هو حمل الغير على ألا يفعل ما لا يرضاه. سپاندن اشتك بزور بسريك كأو رازينية لناخوا ولا يختار مباشرته أو كارش هل نابجيري أجر آزادي بكي لو خلي ونفسه أجر لي قرر بتنية أو كاري هل نابجيري ولا الروي الشرعي وأجر أو كاري أنزام دا تيدك بتسر. زانان علمي أصول قوتيتيان إكراه دوزورة. إكراه كيا بيدا قوتري إكراهي ملجئ، یەکی شتەیە پێ دەوترێ ئیکراهی غیر مولجی یان ناقوستان. دەربارەی ئیکراهی غیر مولجی زانایان هەموو متفقن لەسەر ئەوەی دەڵێن مکرهەکە خۆی تەحملی مەسئولیەتەکە دەی بکە. لۆ دەڵێن باشە عیبادەت، هەموو عیبادەت ناخۆشی ناڕەحەتی لە ناودانیە، مەسەل ئیکراهی غیر مولجی بەڕێزان وەکو چێ؟ یان کابرایەک بڵێ جون بە ئیسلام نەدەی 10 شقل لێ دەم، کوردی با 50 شقل لێ بدە، خەتۆ گەر ئەوەی نەبی وەڵازە ئەوە نابی چییە 10 شەقی لێ دە؟ ئەوە ئەوی تر نییە، وەکو عەماری کوڕی یاسر نییە، یعنی بێت بە حالەتێکی وا بڵێت دایک و بابی لە بەر چاوی وا دەکوژن، خۆ زۆری کرایشی قورسە لەوەی کە ئەو یەویش بە بەسەر بە قسە بڵێت نەک بەوی تریش، بەڵام بێ وەڵای 2 شەقل لێ دەدەم یان وەڵای 20,000 لێ دەستێنم 200,000 تیژ لێ بستێنی. لەبەرەوە زانایان گۆتیتیان پێوەرێکیان دانایە گۆتیتیان ئیکراهی مولجی ئەوەیە ئەگەر نەکەی یان نەفست بفەوتێ یان ئەندامێک لە ئەندامەکانی لەشت بفەوتێ، دەستت لێکەنەوە، لاقت لێکەنەوە، یان تادیدەکە بە پارەیەکی زۆری بڵێ مالت هەموو دەبین، هەموو دەسووتێنین، یان مەسەل زیاتر خزمەشی نێزیکت دەکوژین، یان تەعەدا لە شەرەف و ناموسی خزم، ئەوە دەڵێن ئەوە ئیکراهی مولجیە. ئەوە دەڵێن عقوبەکە لە ڕووی ئوسولیەوە ئەودی دەبتەوە، یعنی
حکمەکە بەڵام ئەوی تریان وەڵا چەند ڕۆژێک سزن دەکەین دوسێ شەقت لێ دەدەین 100,000 لێ دەبین ئێوە دەبیت ئەوی تەحمل بکە گەوەش تەحمل نەکەی ئەوەی تروانی نییە ئەو کابرای گوتی جاگوتی وەڵای کاکە ئاگاتان لێ بیبا من نەگرن بەخوا یەکەم شەقم لێ بدەن نایە هەمووتان دەدەم ئەوە چییە ینی ئاخر دەرەزە ئەوی ترە ینی ئیمان لاوازی زەعیفیە ئێمە خۆ دەزانین ڕێگای ئیسلام ڕێژی قورسەوەی ترات و هەر ئەوەش تەحمل نەکەی ئەوە لە جێگای خۆی نییە بینە سەریە دووەمین کە ئەو زیاتر حکمی گۆڕانکای بەسەر دەدەێت بکەکەوەی دەگوترێ ئیکرای چێ غیر مولجی العفو ئیکراهی مولجی ئیکراهی مولجی شتان دەگۆڕی مولجی چییە تهدید دەکا بە کوشتن بە هەموو سوتاندن ئەوە زەعمەتە ئەلێرە دوو قاعیدەمانەیە قاعیدەک یە جمهورە یەکەی حەنەفیەکانە قاعدە حەنەفیەکان دەڵێن ئیکراه حکمی شەرعی لا نابە ئیلا دەبی حکمەکەی جێبەجێ بکەین بەڵام چ جیاوازیانەیە کە دەی لە حکمەکەی دەبی جێبەجێ بکەین دەڵێ یان دەبی لەسەر مکرهەکەی جێبەجێ بکەین یان دەبی لەسەر مکریهەکەی جێبەجێ بکەین ئەگە ئیشەکە کرا جا دەبین تەمەشا دەکەین دەڵێ ئەگەر ئیکراهەکە ئەوەندە قورس بوو مکرهەکە مکره یعنی ئەوەی ئەنجامی کارەکەی ئەنجام دەدا مکری ئەوەی پێ ئەنجامی دەدا پێی ئەنجام دەدا دەڵێن ئەگەر با بڵێم ئیکراهەکە ئەوەندە قورس بوو مکرهەکە وەکو ئالەتەک لێ هات لە دەستی یعنی هیچ دەسەڵاتی خۆی نەدەمەلەوە دەڵێ ئەوە ئەگەر مەسەل ئیشەکەشی ئەنجامدا عقوبەکەی هەموو دەدەینە سەر چێ سەر مکریهەکەی بۆ باعتیبار ئەوە وەکو چەکوس لێ هاتیە ئەگەر یەک بە چەکوسی لە شتێکی بدا کەسێ محاسبەی چەکوسی دەکەن کابرای دەکا کابرای دەکا ئەوە دەلێ وەکو چەکوس لێ هاتی بەڵام دەلێ ئەگەر نەگەیشت بوو ئەو حەدە ئەو تەبان زیاتر دەڕوا لە ئیکراهی یعنی دەلێ خۆ زۆر بە تەحمل بکە خۆ ڕاگر بی دەلێ ئەگەر نەگەیشت بوو ئەو حەدە عقوبەکەی لەسەر فاعیلەکەی دادنی ئەدی مکریهەکە دەلێ ئەوش عقوبەی تەعزیری دەدەین ئەوش ڕزگار ناکەین بەڵام دەلێت زۆرتر عقوبە سەرەکیەکە لەسەر فاعلەکەیە چکە يضاف الحكم إلى المباشر لا إلى المسبب أو قاعدة يوانا هذه قاعدة جمهور غير حنفية كان أوان تفصيلات شانيا يكمين زار دلين إما إكراه دوزور إكراهي ملجي مانيا يكما كمان إكراهي ملجي بحق إكراهي ملجي إشمانها بنا حق إكراهي ملجي بحق دلين همو حكم كاني لسر شيء لسر فاعلكي مكرهكي زي بزيدكين سون إكراهي ملجئ بحق برزان مثل بونو منا كابراك آري زور خلش قردارة بلام خاني شيء نافروش اما دلي بتوبزي بيدا فروش بو اوي باركي بدينو قردكا يعني ملكي شي زيادي هي او بيدا قوتريت سي او بيدا إكراه شي ملجئ بحق إنزا دلين أو بيعيا تيت بابا خورتيج بي لوش كلا بروا حق غيري خوي بي بس رايتو أو الجمهور وادلين إكراهي دوامين بغير حق بي دلين بغير حق ده كان دوبش يقلون إن كان لا يبيح إتيان ما أكري عليه فالحكم يثبت على الفاعل كالإكراه على القتل دلين أجر وهاتو إكراهكا لسر شتاق قد نابي بيني أو الجمهور يكشت يعني دانا قد نابي بكي حتى بليدة كوجينيش إلا نابي أو شتي بكي أو يشتيها إكراها كل سنة ويبي يكشي بكوجا إيه باش دلي بكوجا أجر نيكوجي تسللي أو بريد آخر شيء سيا تودا كوجري باش لو نفسه خد تفضيل لك إلا نص نفسية كشيدي كواتا با تو بكوجنا جايب كوجن واحتمال شتونا كوجري سواء كوشني أو محقق أسر رازي كوجي بەڵام یەتوشی بدەیە هەر تهدید نەبی لەبەرەوە گوتیتیان ئیکراه لە کوشتن قەت نابی هەندێکیری لە زانایان گوتیتیان ئیکراه لە زیناش نابی لە بۆ پیاوی لە بۆ ژنا لۆ چونکە دەلێ پیاو ئەگەر زەوقی نەبی ناتوانانی زینای بکات هەندێک ئەویان گوتیە یعنی دەلێن ئەو شتە ئەوانەی نییە یعنی دەبی ئیل ئەوەی بەس هەندێکیش دەلێن وەڵڵا کابرا چ بکە بە مەزبوری خۆی داگەنەی دەتکوژین قتل قورتر للزنا وعندك دين مجال هي ابن تيمية قاعدة شيلو إكراه دانا زور جوانا دليل أتوب لا بوي بزاني كامي ما فتيت زيب كي دليل تمشايب كي أوي بي تهديد دكري لسر أوي بي أنزام ددري أجر أوي بي تهديد دكري قورتر بي لوي كأنزامي بداي درستا نظام حالي ده بنيانا
يعني دەڵێن مالێ فلان کەسەی بسووتێ نەگەر نادەت کوژین کوشتن گەورەترە لە ماسووتاندن دروستە بەس دەڵێ ئەگەر بین بیکوژاگە نادەت کوژین دەڵێ ئەو وەکو یەکە نابی بیکوژاگە نا مالت دەسووتێنین ئەوە هەر نابی چونکە ئەوەی کە تهدید پێکرایەتی کچکەترە لەوەی کەوە دەبی جێبەجێ بکەیت قاعیدەیەکی جوانە ینی بەعام لە بۆ ئەوەی دەکرێت جا جمهور لێرە چیان گوتیە گوتیان ئەگەر ئیکراکە بە نەحەق بوو دوو حالەتە کە هەنابی قەتلە حالەتی دووەمین گوتیان دەبی ینی حکمی لەسەر ناسەپێنین ئەگەر واتوو گوتیان مەسە دەتکوژین ژن تەلاق نەدەیت دێت تەلاقی بدە و تەلاقت ناکەوی مارەی بکە و مارەی نایە بۆ نمونە ئەو سارەی بفرۆشە و بەیعەکە نەهاتیە ئەوە اعتیادی ینی هەموو دەڵێن تەبیعیە و ئیکراکە ئیشەکەی بکە و یان نەدەزار و کۆسە سون بە خەلکی دەدەن سون بخۆ مشکلە نی دوات سونی تیژ ناکەوتە سەر کەفارەتیش ناکەوت ئەمە قسەدم لێ ینی ئەوەیە کە مادام بە نەحەق ئیکراهی بە نەحەق ئەوە دەڵێ هیچ حکمی لەسەر جێبەجێ نابێ ئەو شتێکی جوانە لە دەرسوانەی داهاتوو ئینشاء الله تعالى بحول قوة خوي پروردگار دستنا وبشي دوامي لبشي علمي أصول فقه أوش أدلة الأحكام وآخر دعوانا الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين